ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. زۆر خۆشحاڵم کە دووبارە بەم بەرنمەیە دێمە خزمەتتان. جێ خۆیەتی لێرەوە دەستخۆشی بکەم لە هاوڕێ هاوکارم چاوان بابەخانی کەم ماوەیە کە چەند ڕۆژێک لە خزمەت ئێوەی ئازیزانە بووم ئەرکی پێشکەشکردنیم بەرنمەی بە ئێوەی ئازیز لاسودا بوو. یەکراچینە سەر بابەتی یەکەمی بەرنمەکەمان وتەیەکمان هەیە لە دژی ڕەوای سەرنەوە لە خۆڕاگری چەکداری، بەشێکە لە راپۆرتی سیاسی پلۆنۆمی شەشی کۆمەڵە. بەم شێوەیە دەست پێکات ئەڵێ حەزب و لایەنە لیبراڵ و کۆنە پارێزەکان لە کوردستان بە هاوکاری دام و دەستگا پرۆپاگەندیەکانی ڕۆژاوا وڵاتانی ڕۆژاوایی ئەم ڕۆژانە قسە لە بێهودەیی و ناکاریگەربوونی خەباتی چەکداری دەکەن و لە مەدحی ڕێوشوێن و مێتۆدی ئاشتیانە و مەدەنی بابەت دەنووسن. بە بڕوایەوان ئەم سەردەمە سەردەمی دیالۆگ و گفتوگۆیە، گۆیا چەک هەڵگرتنی خەڵکی کوردستان ڕەنجێکی بێهودە بووە. ئەم ڕەوتە لەلایە و کەسانێک کە هیچ نیازێکی خراپیان نییە لە باشترین حاڵەتدا وەهمێکە و وەک ڕەوتێکی سیاسیش فریوکاریەکی ئاشکرایە، چونکە یەکەمین هۆکار خەباتی چەکداری بە هێرشی هێزەکانی ڕژیمی ئیسلامیە و بەسەر خەڵکی کوردستاندا سەپێنرا. خەڵکی کوردستان ئازادیان دەویست و لەمەڕەوەی بڕیاریاندا بوو بەرگری بکەن لەو دەستکەوتە دیموکراتیانەی کە لە پرۆسەی ڕوخانی ڕژیمی شادا بەدەستیان هێنا بوو ناچار بوون چەک هەڵبگرن. ئەوان پەنایان نەبردە بەر تونند و تیژی، بەڵکو لە دژی تونند و تیژی وەستانەوە و بەرگریان لە کەرامەتی ئینسانی خۆیان کرد. دووهەم، بەهۆی هێرشی ڕژیمی ئیسلامی بۆ سەر ڕێکخراوە سیاسیەکان و خەڵکی ئازادی خواست لە سەراسەری ئێران دەیان هەزار کەس پەلکێشی زیندانەکان کران، ئاشکەنجە و ئیعدام و بێسەر و شوێن کران، یانیش لە ئێران هەڵات. خۆڕاگری چەکداری لە شێوەی پێشمەرگایەتیدا سەنگەرێک بوو لە بەرامبەر هێرشی دڕندانی ڕژیم بۆ سەر کوردستان. جگە لەوەش لە ماوەی شەڕی 8 ساڵ شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بەهۆی ئەم فۆرمەی خۆڕاگریەوە ڕژیم هەرگیز نەیتوانی گەنجانی کوردستان لە ئاستێکی بەربڵاودا ببات بۆ سەربازی و لە بەرەکانی شەڕدا بیان کاتە قوربانی، شەڕێک کە سەدان هەزار گەنجی ئێرانی تێدا بوونە قوربانی. سێمیان دام و دەستگای پرۆپاگەندای وڵاتانی ڕۆژاوایی لە کاتێکدا کە خۆیان بەرهەمهێنەری مۆدێرنترین و فرە چەشنترین ئابرازەکانی تونند و تیژی و سەرکوتن و لە فرۆشتنیان بە دیکتاتۆرەکان قازانجێکی زۆر و زەوەندە بەدەستدەێنن و لە بەرامبەریشدا ڕەوایەتی دەدەن بە تونند و تیژی دەوڵەتەکانی ناوچەکە لە دژی خەڵکی کورد و داوا لە قوربانیانی ئەو تاوانانە دەکەن کە بە پێچەوانەی ویستی خۆیان دەستیان بردو بۆ چەک ڕێگەی هاشتیانە بگرنەبەر. ئەوان مافی بەرگریکردن لە خۆ بۆ خەڵکی کورد بە فەرمی ناناسن. چوارەمیش وەدی هاتنی استراتیژی ئێمە دا بزوتنەوەی کوردستاندا هەرگیز لەسەر بنەمای سەرکوتی ببورن، هەرگیز لەسەر بنەمای سەرکەوتنی نظامی پێشمەرگەتدا نەمەزراوە. ئامانجی ئێمە بۆ ڕۆزگارکردنی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بریتیە لە شۆڕش، واتە پرۆسەیەکی کە لە ناو شارەکاندا دەست پێ دەکات و لە ڕێگەی خۆپێشاندانی بەرین و ڕێکخراوە ڕووخاندنی شۆڕژگێڕانەی حکوومەتی ئیسلامی مسۆگەر دەکات. شۆڕشێکی کە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ستەمدیت و تێیدا هێزی بزوێنەرن. شۆڕشێکی لەم شێوەیە نەک تەنیا دەرەنجامی ئیرادەی ئێمە بەڵکو پشتبەستووە بۆ واقعەیە بنەڕەتیەی ئابووری و کۆمەڵایەتیانە لە نێو کۆمەڵگادا. ناتەبایی چینایەتی، نایەکسانی و هەڵاواردن، بێبەشی کۆمەڵایەتی، نەبوونی ئازادی تاک و سیاسی و هیتر هاوکات لەگەڵ خەبات و تێکۆشانی بەردەوام وشیاری دەرانە و ڕێکخراو لە کۆمەلگایەکدایە کە بەرەو شۆڕش و گۆڕانکاری بنەڕەتی ئابووری و کۆمەڵایەتی ئەو کۆمەلگا دەبات. پێنجەم، ئێمە وەک پرەنسیپێک لە سەروی هەموو شتێکەوە هەوڵ دەدەین لە ڕێگەی ئاشتیانەوە سەرجەم ئامانجە دادپەری و ئینسانیەکان بەدی بهێنین. لە ڕاستیدا ئەوە دوژمنەکانمانن کە ناچارمان دەکەن دەست بۆ چەک ببین. خەباتی چەکداری وەک تاکتیکێکی سیاسی دیاریکرا و پەیوەندی باڵسەنگاندنێکی دیاریکراوی هەلومەرجی سیاسی، کات و شوێنی گونجاو، هاوسەنگی هێزەکان، توانا و ئەگەرە مادیەکان، توانای کردەیی بۆ درێژە پێدانی و هیتر هەیە. نزیکەی سێ دەیە کە کۆمەڵە لە کاتێکدا کە چەکدارە و باڵێکی چەکداری هەیە بەهۆی ئەم هەڵسەنگاندنە تایبەتەوە خەباتی چەکداری لە کارنامەی خۆی دوور خستۆتەوە.
لەو ماوەیەدا بزوتنەوەی کوردستان لە شێوازی جۆرا و جۆری جەماوەری وەک مانگرتن و ناڕەزایەتی و هیتردا درێژەی هەبوو کە کۆمەڵە تیایدا ڕۆڵی بینیوە. ئاخێزی شۆڕژێڕانەی ژن ژیان ئازادی یەکێکە لە گۆڕەپانە پڕجۆش و خرۆشەکانی. فەرمونون ناوبڕێک وەربگرن دێنەوە بابەتێکمان دەبێ دەربارەی ئێران. دموکراسی تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لەژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە. سەرۆکەکان هیچێ مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵی خەوتووە. دیندارەکان دەنگی مەکەن دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدین نەهالی بوون هیچ نەخشێکی تێنەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە. بێتامترین قسەی دنیا باستی دموکراسیەکە جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە. بێتامترین قسەی دنیا باستی دموکراسیەکە جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە. دیندارەکان دەنگی مەکەن دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدی نەهالی بود هیچ نەخشێکی تێنەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدی نەهالی بود هیچ نەخشێکی تێنەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا
بابەتێکمانەیە لە نووسینی ئەحمەد ڕەسوڵ لەژێر ناوی ئێران وڵاتێکی ماندوو لە تینوێتیدا. 5 ساڵ لەسەر یەک وشکە ساڵی وڵاتەکەی گەیاندوێتەوە خۆناغەی کە ئاسایشی ئاو هەڕەشەی جددی بکەوێتە سەر. بارانبارین بە شێوەیەکی ناومێتکەر کەمی کردووە. چەند مانگی ڕابردووەوە لە 40 کۆگاکانی ئاو بە تایبەت ئەوانەی خزمەت بە تارانی پایتەخت دەکەن نزیک بوونەتەوە لە وشکبوون و بەتاڵبوونەوە. باسێک لە هۆکارە بنەڕەتیەکانەکات ئەڵێ لە پشت ئەم قەیرانەوە تێکەڵەیەکی ئاڵۆز لە هۆکارە ژینگەیەکان و هۆکارە ئینسانیەکان هەیە. گۆڕانی کەش و هەوا وشکە ساڵی چڕتر کردوێتەوە. لێکۆڵینەوەکان دەری دەخەن کە گەرمبوونی جیهانی بەهۆی مرۆڤەوە ئەگەری وشکە ساڵی ئێستای ناوچەکەی تا 16 هێندە زیاد کردووە. لەم نێوەندەدا کشتوکاڵی ئێران زیاتر لە 90% ئاوی وڵاتەکە بەکاردەهێنێت. بەشێکی زۆری بەهۆی شێوازە بەسەرچوەکانی ئاودێری و ڕواندنی ئەو درەختانەی ئاویان زۆر پێویستە لە ناوچە وشکەکاندا لەدەستچوو. کەمبوونەوەی خێرای ئاوی ژێرزەوی کە هەزاران بیروشکیان کردووە دۆخەکەی زۆر خراپتر کردووە. سیستمی خراپی بەڕێوەبرنی ئاو دۆخەکەی گەیاندوێتە ئەو پەڕی ناکارامەی. تۆڕە نافەرمیەکانی ئاو کە ناویان لێنراوە مافیای ئاو بێ چاوەدێری ژینگەی بوونەتە هۆی کەمبوونەوەی ئاو و هەروەها دۆخی ئیکۆسیستمەکانی وەک دەریاچەی ورمێ و چەندین دەریاچەی بچووکی دەستکردیان خۆشتر کردووە. دەرکەوتنی دەرەنجامە کارەسات بارەکان کە ماوی کاریگەریەکانی بەرفراوانن تاران ڕوبەڕۆی سێناریۆی سەختی پێشکەشکردنی ئاو دەبێتەوە. حکوومەت بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو و کارەبا پشووی فەرمی ڕادەگەێنێت. داواش لە هاوڵاتیان دەکات بە ڕێژەی لە 20 بەکارهێنان کەم بکەنەوە چونکە بەنداوەکان گەیشتونەتە نزیک لە نزمترین ئاسی ئاو کە لە مێژوودا تا بە ئێستا وێنەی نەبووە. قەیرانەکە تەنها لە شارەکان نییە بەڵکو لە شارۆچکە و گوندەکانیش. واتە دانیشتوانی شار و گوندەکان بە هەمان شێوە زیانیان پێدەگات. زیانەکان لەسەر هەموو ئاستەکانن. زیانە کشتوکاڵیەکان، ئاسایشی خۆراک لە ژێر هەڕەشەدا، کۆچی ناچاری لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر یان لە گوندەوە بۆ شار و بگرە بە پێچەوانەشەوە. تەنانەت پێشنیار هەیە بۆ گواستنەوەی پایتەخت بەهۆی بارودۆخی سەختی کەماوی شارەکە. چاودێران پێشبینیەوەکەن کە ئەم قەیرانە کاریگەری هەبێت لەسەر ناڕەزایەتیەکان بە تایبەتی لە نێوان جوتیاران و پێکاتە پەراوێزخراوەکانی پارێزگاکانی وەک خوزستان و ئیسفەهان. بێمتمانەی خەڵک بە دەسەڵاتداران و سیستمە کارگێڕیەکە زیاتر دەبێت. هەندێک لە شیکەرەوەکان هۆشداری دەدەن لە کاریگەری ئەو ناڕەزایەتیانە لەسەر جێگری دۆخی گشتی و سەقامگیری نیشتیمانی. لە درێژەی بابەتەکەدا نووسەر باز لە داهاتوێکی سەختتر دەکات و دەڵێت بە گوێرەی مۆدێلە جیاوازەکانی پێشبینیە زانستیەکان وشکە ساڵی درێژتر و تونتر لە ڕێگادایە. پێشبینی دەکرێت پلەی گەرما بە ڕێژەی 2.4 بۆ 5.8 پلەی سەدی بەرز ببێتەوە. هەروەها کەم بوونەوەی ڕێژەی بارانبارینیش لە ساڵی داهاتوودا هەیە. و دەڵێت کە بە گوێرەی راپۆرتە شیکاریەکان ئەوەی دەتوانێت کەمێک لە سەختی قەیرانەکان کەم کاتەوە چاکسازیەکی بەرفراوانە لە شێوازی کارگێڕی ئاوی شارەکان و کارگێڕی سەرچاوە ئاویەکان. سەرباری داڕەشنەوەی سیستمی ئاودێری باخداری و کشتوکاڵی بە شێوەیەکی تر کە ڕێژەیەکی کەمتری ئاوی پێویست بێت و هەروەها داواکردن لە هاوڵاتیان کە بە فیڕۆدانی ئاو لە بەکارهێنانی ڕۆژانەیاندا نزیک بکەنەوە لە سفر. بەبێ ئەمانە مایە پوچبوونی ئاوی ئێران پێشبینی کراوە و ئەمەش دەبێتە هەڕەشەیەکی گەورەی وجودی لە سەرانسەری وڵاتەدا. Jin nebe jiyan nabe, jin jiyan azadi, jin nebe jiyan şine, jin jiyan azadi, 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 jin jiyan azadi.
شینە ژن ژیان ئازادی 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 دوابابەتی بەرنامەی ئەمڕۆکەمان دەربارەی بزوتنەوەی ژنانە لە کۆمەڵگای چینایەتیدا. بزوتنەوەی ژنان لە کۆمەڵگای سەرمایەداریدا ئەگەرچی خۆی ڕاستەوخۆ بزوتنەوەیەکی چینایەتی نییە، بەڵام ناشکێتەوە دەرەوەی بازنەی خەباتی چینایەتیەوە لەبەرەوەی کە ژنانیش هەروەک پیاوان بەسەر چین و توێژە جۆرا جۆرە کۆمەڵایەتیەکاندا دابەش دەبن. گەرچی بزوتنەوەی ژنان بەگشتی ئامانجێکی بنەڕەتی دەگرێتە بەر کە ئەویش بریتە لە وەدەستێنانی جێگا و شوێنی کۆمەڵایەتی یەکسان لەگەڵ پیاوان، بەڵام قورسایی بەرەو پێشبردننی وەها بزوتنەوەیەک زیاتر لە هەمووان لەسەر شانی ژنە کرێکار و زەحمەتکێشەکانە، چونکە ئەوە ژنانی کرێکارن کە لەلایەکەوە وەکو کرێکار دەچەوسێنرێنەوە و تەنانەت لە چاو پیاوانی کرێکار مەترسی چەوسانەوە و لە سەرکار دەرکردنی زیاتریشیان لەسرە و لە لایەکی دیکەشەوە بەهۆی ڕەگەزەکەشیانەوە وەکو مرۆڤی پلەدوو دێنە ژمار و سوکایەتیان پێدەکرێت. لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری هەرچەند ژنان توانیویانە لە ڕێگای چەسپاندنی بەشێک لە داخوازیەکانیان و مسۆگەرکردنی مافە یاساییەکان بۆ خۆیان سەرکەوتنێکی بەرچاو بەدەست پێنن، بەڵام سیستمی سەرمایەداری هەروە هێمای پیاوسالاری خۆی پاراستووە. دوو مەرجی سەرەکی بۆ سەقامگیری یەکسانی کۆمەڵایەتی ژن و پیاو بریتین لە یەکەمیان ژنان لە ئاستێکی جەماوەریدا بێنە ناو چالاکی ئابووری کۆمەڵایەتی سیاسی و کولتوریەکان، و دووهەم قورسایی کاری تااقەت پڕوکێنی ناوماڵ و منداڵداری لەسەر شارنی ژنان لا ببرێت و بکرێتە ئەرکێکی کۆمەڵایەتی کەوا بێت تەنیا بە هاتنارای وەها هەلومەرجێکە کە یەکسانی ڕاستەقینەی ژنان و پیاوان وەدیدێت. هەر بۆیە بزوتنەوەی ژنان بۆ ڕزگاری یەکجاری دەبێت لە چوارچێوەی خەباتی بۆرژوازی واوەتر بچێت و خۆی بۆ بزوتنەوەی سۆسیالیستی بە ئامانجی لە ناوبردنی سەرمایەداریەوە پەیوەست بکات و چارەنووسی خۆی بە چارەنووسی ئەم بزوتنەوە گرێ بدات. سەرەڕای تەواوی ئەوراز و نوشێوەکان خۆشبەختانە ژنە خەباتکارەکان هیچ کات کۆڵیان نەداوەوە بەردەوام لە بەرامبەر هێرشی ڕژیمی سەرکوتگەر و کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا ڕاوەستاون و بۆ گۆڕینی جێگا و شوێنی کۆمەڵایەتی خۆیان و مسۆگەرکردنی مافەکانیان هەوڵ دەدەن، بە جۆرەکە ئەمڕۆکە شاهیدی بوژانەوەی خەباتی کۆمەڵایەتی ژنان لە ئێرانین و ئێستاکان بزوتنەوەیە بۆتە بزوتنەوەیەکی بەهێز کە لە ڕێگای بێگەڕانەوەی خۆیدا بە ئامانجی پاشەکشەکردن بە کۆمەڵگای پیاو سالار و دەستێنانی جێگا و شوێنی کۆمەڵایەتی یەکسان لەگەڵ پیاوان و بنیاتنانی کۆمەڵگەیەک کە بەها مرۆیەکان تیایدا ڕەچاوکرابن بەرەو پێش دەبات و بەرەو پێش دەچێت. لووتکەی ئەو بزوتنەوەیەمان لەکوێ بینیت لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا، ئەو شۆڕشەی کە دەستکەوتەکانی وەها چوونەتە ناو ناخی کۆمەڵگاوە کە تازە قابلی هەڵگەڕانەوە نین. هەڵوەشاندنەوەی گەشتە بەدناوەکانی ئیرشاد و توورهەڵدانی حیجابی زۆرم لێ یەکێک لە دەستکەوتەکانی درەوشاوەی ئەو شۆڕشە بوو کە بە گیان فیدایی ژنان و پیاوانی یەکسانی خواست مسۆگەر بوو. لە ڕاستیدا هەر جۆرە گۆڕانکاریەکی ڕاستەقینە و بنەڕەتی لە جێگاوشوێنی کۆمەڵایەتی ئەوان و مسۆگەرکردنی ماف و داخوازیەکانیان بەستراوەتەوە بە گۆڕانکاری بنەڕەتی لە پێکاتەی سنەتی کۆمەڵگەی ئێران و پەیوەندی بە گۆڕانکاری لە کولتور و سیستمی بەڕێوەبەرایەتی ئەو کۆمەڵگەیەوە هەیە و ئەمەش تەنیا بە ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی شۆڕژێڕانەوە دیدێت کە بێگومان ئەو ڕۆژەش زۆری نەماوە. بنیاتنانەوەی کۆمەڵگەی مەدەنی لەسەر بنەمای بەهاکان و پێوەرە مۆدێڕنەکان ئەو دەرفەتە بۆ ژنان دەڕەخسێنێت کە جێگا و شوێنی کۆمەڵایەتی خۆیان لە چاو پیاوان باشتر بکەن و هەنگاوەکانی دواییان شان بە شانی پیاوانی یەکسانی خواست بەرەو سەرکەوتن پتەوتر هەڵبگرن. حزوری بەربڵاوی ژنان لە شۆڕشی ژینادا کاریگەری و دەورونەخشی ژنانی لەسەر هەر چەشنە ئاڵوگۆڕێکی سیاسی کۆمەڵایەتی زیاتر لە جاران ئاشکرا کردووە. ژنانی ئازادی خوازی ئێران دەمێکە ڕێگای بەشداری سیاسی خۆیان لە مەسیری خەباتی لێبراوانە لەگەڵ تەواوەتی ئەم ڕژیمە دواکەوتووەدا دۆزیوەتەوە. ئەمڕۆ ژنانی ئێران
لە ڕێزی چینی کرێکار، لە ڕێزی خوێندکارانی خەباتکار و یەکسانی خواز، لە ڕێزی حرکەتە ناڕەزایەتیەکانی سەرشەقام و لە بوارە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستانداوە بە گشتی لە هەموو مەیدانێکدا لە ڕێزی پێشەوەی خەباتدان و هێمای جەسارەتی شۆڕژگێڕانە و نمونەی سەرسەختی و لێبڕاوین لە پێناو گەیشتن بە داخوازیە ڕەواکانی خۆیاندا. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی عزیز بووبێت و بتوانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.